سەبارەت بۆ هەموارکردنەوەی بۆ تایبەت بە یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 خراوەتە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. ڕێکخراوی ناوپارێزی کوردستان لە ڕێگەی بڵاوکردنەوەی بەیاننامەیەکەوە مەترسی و کاریگەریەکانی خۆی تێدا ڕوون کردوتەوە لە ئەگەری تێپەڕاندنی ئەم یاسایەدا کە کاریگەری دەبێت لەسەر مافەکانی ژنان و مناڵان بە شێوەیەکی گشتی. ومەترسیەکانش لەوە خۆی دەبینێتەوە داواکاران بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایە پشتیان بە بنەما شەرعیەکان بەستووە کە بە پێی مادە دەستووریەکان ڕێگەیان بەوە داوا کەسەکان ئازادن لە دیاریکردنی ئاین و مەذهەبە ئاینیەکانی خۆیاندا لە بابەتەکانی تایبەت بە باری کەسێتی بە خۆیاندا. و داواکاران بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایە لە دووتۆی سێ مادەتا پێشنیارەکانیان خستۆتە بەردەم ئەنجومەنی نوێنەران کە مادەی یەکەم تایبەتە بە زیادکردنی فەقەرەی سێ بۆ مادەی دووباری کەسێتی کە لە 5 خاڵ خۆی دەبینێتەوە کە لە خاڵەکان ئاماژەی بۆ داوا لە کاتی ئەنجامدانی گرێبەستی هاوسەرگیریدا هاوسەرەکان ئازادن بە دیاریکردنی ئەو مەذهەبە تایبەتەی بەو پێیە گرێبەستی هاوسەرگیریەکان ئەنجام بدەن. ئەمە بۆ ئەوانەی لە دوای جێبەجێکردنی یاساکەوە گرێبەستی هاوسەرگیری ئەنجامەدەن بۆ ئەو کەسانش کە گرێبەستی هاوسەرگیریان پێش ئەنجامدانی ئەم یاسایە ئەنجام داوە. ڕێگەیان پێداون لە ڕێگەی پێشکەشکردنی داواکاریەکەوە بە دادگا بتوانن هاوسەرگیریەکانیان بەپێی ئەو مەذهەبەی خۆیان هەڵی دەبژێرن ئەنجام بدەن و هەر کاتێکیش کێشەکەوتە نێوان هاوسەرەکانەوە بەپێی جیاوازی مەذهەبەکانەوە بەداخەوە مەذهەبی پیاوان هەڵەبژێرن و کە ئەمەش دەبێتە هۆی پێشەلکردنی مافی ئافرەتانە. یەکێک لە خاڵەکانی تر باس لەوە دەکەن کە داڕشتنەوەی مدەوەنەیەکە کە تیایدا بەپێی بنەما شەرعیەکان بابەتەکانی باری کەسێتی تێدا تۆمار بکرێت و لەم مدەوەنەشا دەسەڵاتی تەواوی داوە بە کەسانی باڵادەست لە مەذهەبە ئاینیە جیاوازەکان و بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی دادوەریدا کە تەواوی بابەتەکانی هاوسەرگیری و ڕێخستنەوەی خێزانی تێدا ڕوون بکرێتەوانێ. لە ئەگەری ئامادەکردنی ئەم مدەوەنەشا ئەو سەقامگیریەی کە ماوەی چەندین ساڵە بەپێی یاسای باری کەسێتی کیانی خێزانی پاراستۆ ئەکەوێتە مەترسیەوە بابەتەکانیش هاوسەرگیری بە شێوەیەکی گشتیەگرێتەوە پەسەندکردنی گرێبەستی هاوسەرگیری ڕاگەدان بە هاوسەرگیری کاتی و فرەژنی جابوونەوە و بابەتەکانی لە خۆگرتنی مناڵ و میرات ئەمانە هەموو کەونە ژێر مەترسیەوە. لە مادەی دووشدا ئاماژەی بۆ داوا ئیلغاکردنەوەی نەسی فەقەرەی 5 مادەی دەی یاسای باری کەسێتیە کە تیایدا لابردنی ئەو بەرپرسیارەتە یاسایانەیە کە ڕوبەڕۆی کەسێک دەبێتەوە لە کاتێکدا گرێبەستێکی هاوسەرگیری لە دەرەوەی دادگاکان ئەنجام بدات و ئەمان هاتوون ڕێگەپێدانی تەواویان بۆ ئەو گرێبەستانە ڕەخساندووە کە لە دەرەوەی یاسا ئەنجامەدرێت بەڵام بەمەرجێک کە لەلایەن کەسانی ڕێگەپێدراوە ڕوونیش نییە ئەم کەسانی کە ڕێگەپێدراون تا ئێستا کێن و کەسانی ئاینی و کەسانی یاساییەوە ئەگەر هاتوو ئەم گرێبەستە لە دەرەوەی دادگاکان بەم شێوەیە بە ئامادەبوونی ئەمانە ئەنجام درابێت ئەوە لە دادگاکانە پەسەندبوونیێکی بۆکرێ ئەمە چەند لێکەوتەیەکی خراپی تری لێ دەکەوێتەوە. لە مادەی سێشا تایبەتە بە جێبەجێکردنی یاساکە. بەپێی یاسانە خۆیونە دەوڵەتیەکان هەر هاوسەرگیریەک لە خوار تەمەنی 18 ساڵی و ئەنجام بدرێت بە هاوسەرگیری پێشوەخت و هاوسەرگیری مناڵ هەژمار دەکرێت. لەبەر ئەوەی مناڵ لە خوار ئەو تەمەنەوە لە پرۆسەیەکی بەردەوامی پێشەسەندنی ژیری و جەستەیی و کۆمەڵایەتیدایە و ئەستەما بەرپرسیارەتی خێزان و دواتر پەروەردەکردنی مناڵ بگرێتە ئەستۆ. و جێگەی ئاماژە پێدان ڕێکخراوی ناوپارێزی کوردستان پێی باشە هەڵوێستەی هەبێ لەسەر ئەو گۆڕانکاریانەی لە تەمەنی هاوسەرگیری منداڵدا لە ئەگەری تێپەڕاندنی ئەم یاسایەدا لێ دەکەوێتەوانێ بەپێی مەذهەبە جیاوازەکان ڕێگەی داوە بە هاوسەرگیری کچان لە تەمەنی 9 ساڵیدا و کوڕان لە تەمەنی 15 ساڵیدا کە ئەمەش بە پێی یاسا لە ئێستادا ڕێگە پێدراو نییە. ئەگەر هاتوو هەر منداڵێک لەو تەمەنەدا هاوسەرگیری بکات کۆمەڵێک لێکەوتە و کاریگەری خراپی لەسەر تاکی ئەو کەسێکە هاوسەرگیریەکەی کردو کۆمەلگا بەگشتی و خێزانیش لێ دەکەوێتەوانێ. سەرەتا دەبێتە هۆی دابڕاندنی منداڵ لە خوێندن و دابڕاندنی لە ژینگەی خێزان و گرنگترین شت دەبێتە پێشەلکردنی مافی پاراستنی لە خراپ مامەڵەکردن و توندوتیژی دەرونی و کۆمەڵایەتی و جەستەیی و ئیستیغلالکردن و دوایش پشتگوێخستنی و چەندێکەوتەیەکی دەرونی و کۆمەڵایەتیشی لێ دەکەوێتەوانێ. ئەو کەسانی کە لە تەمەنێکی مناڵدا هاوسەرگیری دەکەن ئەگەری زۆرترە کە تووشی خەمۆکی و دڵەڕاوکێ و زەبی دەرونی ببن. و لەلایەکی تریشەوە بەردەوامبوونی کێشەی خێزان کەوا دەکات ئەو مناڵە
بەهۆی بچووکی تەمەنەکەیەوە ناتوانێت پارێزگاری لە خۆی بکە و داکۆکی لە مافەکانی بکا لە ناو خێزاندا و هەروەها دەبێتە هۆی ئەوەی کە کێشەی خێزان زۆر بەرفراوان دەبێت و مناڵ بەهۆی بچووکی تەمەنەکەیەوە ناتوانێت زاڵ بێ بەسەر بەرپرسیارەتی و داوا کاریەکانی کە خێزان و کانی خێزان هەیەی لە ڕۆی ئابووری و کۆمەڵایەتیەوە و چەند لێکەوتەیەکی تریشی لێ دەکەوێتەوە زۆربوونی ژمارەی جیابوونەوەی ئەو هاوسەرگیریانەی کە لە تەمەنێکی پێشوەختەدا کراوە لە کۆتاییشدا دایکە منداڵەکان ناتوانن جارێکی تر مناڵەکان بە باشی پەروەردە بکەن. مناڵپارێزی کوردستان لە ڕێگەی بڵاوکراوەی بەیاننامەیەکەوە مەترسی و کاریگەریەکانی بڵاو کردوتەوانێ بەڵام ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان وەک یەکێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەمیشە کاری کردو بۆ دەسەبەرکردن و ڕەخساندنی کەشێکی ئارام بۆ بەدەستهێنانی مافەکانی منداڵان و لە ئەگەری تێپەڕاندنی ئەم یاسایەدا ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە دڵنیاییەوە لە داهاتوودا هەڵوێستی تری دەبێت و بە شێوەیەکی گشتی هەوڵ دەدەین بە هاوکاری هەموو لایەک توانین چەند بتوانین ڕێگری لە هەموارکردنەوە ئەم یاسایە بگرین و مناڵ پارێزی کوردستانیش دەیەوە بیری ئەندام پەرلەمانانی عێراق بێنێتەوە کە عێراقێکێکە لە وڵاتانەی بەڵێننامەی مافەکانی مناڵانی پەسەند کردووە و لە ئەگەری تێپەڕاندنی ئەم یاسایەدا بنەماکانی دژە گەوەستێتەوە بەرامبەر ئەو ئیلتیزاماتانی کە لە واژووکردنی ئەو بەڵێننامەیە عێراق دەکەوێتە سەرشانی بەڵام جێگەی داخە ڕەنگە عێراق ئەوەی پشتگوێ خستە بێ هەر بەرپرسیارەتێک یاخود هەر لۆمەکردنێکی نێودەوڵەتی بکەوێتە ئەستۆی هیچ کێشەیەک نەبێ بەڵام ئەوان مەرامی سەرەکیان تێپەڕاندنی ئەم یاسای و هەموارکردنەوەیەتی هەرچەندە پشت بە چەند مادەیەکی دەستوری دەبەستن بۆ هەموارکردنەوەکەی بەڵام لە هەمان کاتدا ئەگەری تێپەڕاندنی ئەم یاسایە دژێکیش دەوەستێتەوە هەر لە دەستوردا بەرامبەر چەند یاسایەکی تر بۆ نمونە سەروەری یاسا چەسپاندنی یەک یاسای جێگیری تاوە بەسەر هەموو ئەندامانی کۆمەڵگادا. پاراستنی منداڵ لە هاوسەرگیری پێشوەختە بەرپرسیارەتی کێ دەتوانین ئەوە ڕوون بکەینەوە بە پلەی یەکەم بەرپرسیارەتی دایک و باوک و ئەندامانی خێزانە دواتر بەرپرسیارەتەکە درێژە بێتەوە بۆ ئەندامانی کۆمەڵ وەکو پیاوانی ئاینی کەسە کۆمەڵایەتیەکان پزیشکەکان بە لە ڕێگەی هۆشیارکردنەوە بڵاوکردنەوەی ئەو ترسی و زیانانەی کە منداڵان لە کاتی هاوسەرگیریەکەدا ڕۆبەڕەوی دەبنەوە و لایەنێکی تری پەیوەندیدار لە پاراستنی منداڵەکان ڕاگەیەندکارانە بە بڵاوکردنەوە و توێژینەوە و ئەو بڵاوکردنەوەی توێژینەوەی کە تیادا مەترسی و لێکەوتە خراپەکانی بڵاوکاتەوە لە کۆتاییدا پاراستنی مناڵ بەرپرسیارەتی ئەندام پەرلەمانە بە داڕشتنەوە و هەموارکردنەوەی ئەو یاسایانی کە تایبەتە بە چەسپاندنی مافەکانی مناڵ و دواتر جێبەجێکردنی بەداخەوە لە ئێستادا لە ئەگەری جێبەجێکردنی ئەم یاسایەدا لایەنی پەرلەمان زۆر لاواز دەبێت لە پاراستنی مافەکانی مناڵاندا بۆ پێی کە خودی خۆیان داواکاری گۆڕانکاریەکان دەکەن گۆڕانکاریەکانیش بە پێی مەسا بوو بنەما شەرعەکان ئەبێتە هۆی ئەو جیاکاریە لە نێوان هەم پێشەرکردنی مافەکانی مناڵان و هەم ئافرەتان هەرچەندە هەموارکردنەوەی ئەم یاسایە ڕاستەخۆ هەرێمی کوردستان ناگرێتەوە بەڵام ئەمە کێشەکە ئەو ناگەینێت کە ئێمە ڕەنگە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هاوڵاتیان و مناڵانی هەرێمی کوردستان زەرمەند بن وەک دەزانی بە پێی نزیکی سنووری ژۆغرافیا و تێکەڵاوی کۆمەڵایەتیەوە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان کەسانێک هەبن بیانوێ سوودمەند بن لەم یاسایە بۆ ئەوەی مەرامێکی تایبەتی خۆیان ویان بە شودانی مناڵەکانیان بە یاسایی بکەن بۆیە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان بەنجاوڕۆن بن و بەردەوام لە ڕێگەی بڵاوکردنەوەی وشیاری لە خوێندنگاکاندا و لەلایەن دکتۆرەکانەوە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی مناڵ دەبێت لە ئەگەری ئەوەی هەر هاوسەرگیریەکی لە تەمەنی مناڵدا ڕوو بدات.